تەمەنی هەشتا ساڵە و 30 ساڵە لەو کەمپە ژیان بەسەردەبا و 5 ساڵیشە بەهۆی نەخۆشی لە زمان و دەست و قاچ کەوتووە. ئەی خودەوە 5 ساڵە ڕێگۆمەش قاپۆتە ئەوە 10 ساڵە ڕێ قاپۆت کرین ناتەلەنان بچێ خاستەوە ناتەلیان بچێت تەدارەوە أنا تتسليكي رزيلة قلناها أنا روكي كام أنا دوني كام نا مصرف إيلود جرا بكر بينم نا خدهم واسونا فأمي كليش رزيلة قلناها. کەمپی ڕۆستەم جوودی لە ساڵی 1998 لەلایەن ڕژێمی پێشوو دروست کراوە. دانیشتوانی کوردانی باکووری کوردستانن و ژمارەیان 3500 خێزانن و سەرجەمیان 12000 هاوڵاتی نیشتەجێی کەمپەکەن. ئەوان باس لەوە دەکەن لە ڕووی گوزەران و مرۆییەوە لە دۆخێکی خراپ ژیان دەگوزارێنن و هیچ لایەنێکی بەرپرس بەهانایانەوە ناچێت تاوەکو چارەسەری کێشەکانیان بکەن. ساڵی 2019 حتا ئێستا li melekê em bêjin ev nexweşiya korono ku li cîhanê bûyî bela serê mirovahiyê em li rê tenduristî li rê perwerde li rê jiyan de em zor zehmetî dikêşin wekû gelê mexmûrê li layê din ji 2019 ve heta êsta ji hêla Partî Kurdistanê ve PDK ve rêgiriyek ambargoyek dorpêçek li ser gelê me heye li ser mexmûrê heye. دانیشتوانی ناو کەمپەکە ئەوە دەخەنە ڕوو ژیانیان لە نێو بەرداشی دەسەڵاتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق خەریکە لە سەرخۆرە ناو دەچێت چونکە هیچ لایەکیان ئاوڕیان لێ نادەنەوە و بە بیانووی ئەوەی چاودێری و دابین نەکردنی خزمەتگوزاری دەخەنە ئەستۆی یەکتر. ئەندی برێ زەحمەتی دەکێشنەوە لەبەروێ لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی سازی پەیوەندیدارەوە چه خزمەت گوزاریەک بۆمان ناکرێتن تایبەت لە ڕێی ئاو لە ڕێی کەهرەبا لە ڕێی پاکردنەوەی کۆچ کۆلانەکان ئەمە زۆر زەحمەتی دەکێشن. ئێرە کەمپی شەهید ڕۆستەم جوودیە لە مەخموور 12000 هاوڵاتی سڤیل لەو کەمپەدا دەنیشن وێڕای مەترسیەکانی چەکدارانی داعش و مەترسیەکانی فڕۆکەی بێ فڕۆکەوان بەڵام ژیان لێرە بەردەوامە. ڕزگار کۆچەر NRT کەمپی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور.